دۆستاتی من لەگەڵ مام جەلال دەگەڕێتەوە بۆ نزیکەی 40 ساڵ لەوبەر. 2 ساڵ بەر لە شۆڕشی گەلانی ئێران ئەمن لەگەڵ مام جەلال لە ڕێگەی نامەوە پەیوەندیمان هەبوو و چەند نامەیەکمان پێکەوە ئاڵوگۆڕ کردووە. هەر لەو دەمەوە بۆمە دەرکەوت کە مام جەلال ئینسانێکی لێبڕاو، خاوەن بریار و قەرار و بەرامبەر بە پەیمانێکی کە دەگەڵ میلەتەکەی بۆ ڕزگاری کورد و کوردستان بە سوێتی قۆڵ نادا و هەتا ئاخر شۆڕشی دەست پێکردووی بە تایبەتی شۆڕشی نوێ درێژە دەدا و بە نەتیجە و ئاکامی دەگەینێ. یەکەم جار کە لە نزیکەوە بە خزمەتی گەیشتم، مام جەلال دەوارێکی ڕەشی هەڵدا بوو لە گوندی توژەڵ لە منتەقەی سەردەشتێ. ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستان مەقەڕێکمان لەو نزیکانە هەبوو، داوەتی کردوون یەکەم دیدارمان لەوێ دەستی پێکرد. بە دوای ئەوەدا هەمیشە هەوڵمان داوە دۆستایەتیمان گەرموگوڵتر بێت بە شێوەیە کە بەدەیان جار دەخمەتی دانیشتوو ئەو سەری ئێمەی داوە لە مەقڕاتی حیزبی دیموکرات، ئێمە سەری ئەوانمان داوە لە مەقڕی یەکەتی نیشتیمانی بە تایبەتی لە ناو زەنگێ، و دوای ئەوەش ئەگەر جێگایەک ئاڵوگۆڕ کرابایە ئێمە جۆسپەمانەوە یا ئەوان جۆسپیانەوە وامان دەکرد کە ئەو پەیوەندیەمان هەر هەبێ و هەر بەرقەرار بێت. مام جەلال توانی بووی بە تەکبیر و لێزانی خۆی و بەو سیاسەت بە هێزەی کە هەیبوو زۆر لە ڕۆشنبیرانی کورد بە تایبەتی لە کوردستانی باشوور بۆ لای یەکەتی نیشتیمانی ڕابکێشێ و ئەو ڕێبەرێ بەهێزیان لێ پێک بێنێ کە چەندین دەیە شۆڕشیان درێژەدا. و هەروەها مام جەلال ئەوەندە کۆمەڵایەتی بوو کە دەگەڵ هێزەکانی پێشکەوتنخوازی هەر چوار پارچەی کوردستان پەیوەندی هەبوو و ئەو پەیوەندیە دۆستانە و پڕ لە سەپا و سەمیمیەتە بوو بە ئەسبابی ئەوەی کە مام جەلال ڕۆژ دەگەڵ ڕۆژ زیاتر لە ڕوانگەی ڕۆشنبیرانی کورد و سیاسەکانی کوردستان و حیزبە کوردستانیەکان بە تێکڕا خۆشەویستتر بێت و لە زۆر مەورددا حیزبە سیاسەکان پرسۆڕیان پێدەکرد. لاوازبوونی حکوومەتی سەدام حوسێن توانیان ئەو ڕاپەڕینە بەهێزە لە کوردستانی باشوور پێکبێنن کە سەمەرەکەی بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستبینی کە ئەو ڕۆژانە نەتیجەکەی باشتریش دەرکەوتووە بوو بە ڕەفراندۆمێک کە گەلی کورد لە کوردستانی باشوور دەنگی خۆیدا و هەنگاو بە هەنگاو لەسەر بەخۆیی کە ئاواتی لە مێژینەی مام جەلالی بوو نزیک دەبێتەوە. مام جەلال لە حەقیقەتدا هەوێنی ئاشتی بوو لە بینی هێزەکانی کوردستانیدا و دەکرێت بڵێن یەکێک لە سیاسەت مەدارە هەرە گەورەکانی کورد بووە کە ڕۆڵی زۆر بەرچاوی لە پێشی مەسەلەی کورد نا لە کوردستانی باشوور بەڵکو بە تەکبیرڕا لەگەڵ هێزەکانی دیکە لە پارچەکانی دیکە مەسەلەی کوردی لە پارچەکانی دیکەشی بەرەو پێش بردووە. و بە تایبەتی مام جەلال ئینسانێک نەبوو کە نە بە ژێرکەوتون و شکست لە شەڕێک یا دوو شەڕاندا ڕۆحەیە خۆی لە دەست بدا و هەست بەلاوەزی بکە، نا ئەوەی کە بە سەرکەوتنێک لە خۆیبایی بێ و
دۆست و برادرانی خۆی لەبیر بچێتەوە. مام جەلال چ ئەو کاتی کە چەندین ساڵ سکرتێر و شخصی یەکەمی یەکەتی نیشتمانی بوو، جایەکی لە حیزب هەرە بەهێزەکانی کوردستانی باشوورە ئێستاش، وە چ ئەو کاتی کە کورد بۆ یەکەم جار شانسی هێنا و توانی ئیسفادە بکە و لە کەساتی مام جەلال ئیسفادە بکە و بوو بە یەکەم سەرۆکۆماری کورد لە عێراقدا، هیچ کات خۆی لێ نەگۆڕا، هەمیشە حورمەتی کافی و پێویستی بۆ دۆست و برادرانی خۆی هەبوو. مام جەلال لەو کەسانە بوو کە ئەگەر کەسێک ڕۆژێک لە ڕۆژان یارمەتیەکی یەکەتی نیشتمانی دابێ یا کارێکی باشی بۆ مام جەلال یا بۆ یەکەتی نیشتمانی ئەنجام بدات، هیچ کار لە بیری نەدەچوو. بۆیە مام جەلال بەداخەوە کە من 10 ڕۆژ پێشتر ئەو تەسویرەی کە لێرە دەیبینن، 2 ڕۆژ بەر لەوەی کە مام جەلال تووشی ئەو نەخۆشیەی بێ، لە دوکانێ دەخمەتی دابووم لەگەڵ 2 هاوڕێم، کاکە سەیدی ڕستگار و کاک فەتاحی کاویان، وەک هەمیشە ڕەفیقانە و دۆستانە و برایانە دەگەڵ ئێمە و دەگەڵ باقی میوانەکان کە لە دەوری بوون ڕەفتاری دەکرد. بەداخی گرانەوە کە گەڕاوە بەغدا تووشی ئەو وەزعی بوو، متاسفانە بە دەرەجەی یەکەم یەکەتی نیشتمانی و بە دەرەجەی دووەم حیزبەکانی باشوور و بە دەرەجەی سێوەم دەتوانم بڵێم حیزبەکانی بەشەکانی دیکەی کوردستانیش لە فکر و عەقڵ و درایەتی مام جەلالی بێبەش بوو. بەڵام دیسان بەو نەخۆشیش کاریگەری خۆی هەبوو. من 1-2 جار کە بە نەخۆشیش بە خزمەتی گەیشتوم، پیاو حەزی دەکرد کە پڕ بەدڵ حەز دەکا ڕێنینی بدا، داوەت کا بە برایەتی، بە یەکەتی، بە ئاشتی. با کەمالی تەئەسف بەیانی نەبوو و قەڵەمەکەی نەمابوو کە بەو بڕشە جوانێک کە قەڵەمەکەی هەیبوو خەڵکەکە ڕێنوینی بکات. مەعەلوەسف بە نەخۆشیش کەسایەتی مام جەلالی لەسەر یەکەتی نیشتمانی و هەموو دۆستانی کاریگەری خۆی هەبوو. ئێمە بە تێگرا هەمومان حەز دەکرد ئەگەر قابلی عیلاجی نەبوو ساڵهای ساڵ ماباوە کە ئێمە توانی بام لە نزیکەوە بیبینی، چاومان پێ بکەوێ و ئەو دۆستایەتی و میهرەبانی و محیبەتەی کە لەگەڵ میوان و لەگەڵ دۆستانی خۆی دەیکرد بەهرەمەند بین. بەدڵنیایەوە ئەوانەی کا باوەڕیان بە فکر و بیر و حیزبی دیموکراتیک و سوسیال دیموکراسی مام جەلال هەبووە، دەبێ ئەوەندە بزانن کە نەتەنها ناوی مام جەلالی هیچ کات لە بیرکەین، بەڵکو دەبێ لە هەموو ئەو وانانەی کە لەو ماوە دوور و درێژەی خەباتی بە هاوڕێیانی و بە دۆستانی خۆی داوە ئەو وانانە لەبیر نەکەین و سعی بکەین بەرەو ئاشتی زیاتر، بەرەو خەباتی گەرم و کورتتر بڕۆین بۆ ئەوەی کە بە سەرکەوتنی کورد بە هەر نیسبەتێک و لە هەر پارچەیەک ئەو لە گۆڕەکەشیدا بێگومان هەست بە خۆشی دەکا و ئێمەش خەبەری سەرکەوتن و خۆشی بۆ دەبین. دەگەڵەوەی پڕکردنەوەی جێگەی مام جەلال زۆر زەحمەتە و زۆر سەختە، بەڵام هیوادارم هەروەکو کورد قەت بێقیادە نەبووە، قەت بێڕێبەر نەبووە، لە داهاتووشدا ڕێبەرانی کورد بە تێگرا و مەخسوسەن برایانی ڕێبەرایەتی یەکەتی نیشتمانی کوردستان هەز بە مەسئولیەتی زیاتر بکەن و هەوڵ بدەن ئەوەندەی دەکرێ ئاشتی و برایەتی و دۆستایەتی دەپێشدا لە نێو خۆیاندا و بە منسەجمکردن و یەکگرتووی زیاتری یەکەتی نیشتمانی کارەگەری زیاتریان لەسەر باقی هێزەکانیش هەبێت، بۆی کە هێزەکانی کوردستانی باشوور بە تێگرا بتوانن ئەو ئامانجە پیرۆزانێک کە مام جەلال هەیبوو بەداخەوە دەگەڵە خۆی
ئامانجی هەر ئاساسی کەسەر بەخۆی بردێ ناوگەڵ ژێرگەڵ ئەو ئامانجەی وەدی بێنی و بتوانین تا سەرکەوتنی یەکجاری کوردستان و یەکگرتنەوەی هەر پارچەی چوار پارچەی کوردستان لەو ڕێوەڕەبازەی کە مام جەلال و باقی پێشەوایانی کورد لە ڕابردوودا جانی خۆیان و سەری خۆیان لەسەر داناوە بە ئەنجام بگەین.